و داڕشتی چوارچێوەیەکی بۆ لامەرکەزی پێکهێناوە. تێڕوانینەکان زۆرن لەسەر بابەتی لامەرکەزی. هەر جارە بە پێی کات بە پێی تێڕوانینەکان قسە لەسەر لامەرکەزی دەکەین. ئەم ئێوارەیە لەگەڵ بەڕێز دانا بەهادین وەکو چاودێری سیاسی قسە لەسەر و تێڕوانینە زۆرانە دەکەین کە لەسەر بابەتی لامەرکەزی هەیە. بەڕێز دانا بەهادین بەخێر بێت. کۆمەڵە تێڕوانین هەیە لەسەر بابەتی لامەرکەزی ئێستا لە کوردستانە. چۆن ئەتوانی شرۆڤەی ئەم تێڕوانینانە بکەین و کۆیان بکەینەوە لە دەستەواژەیەکی گشتگیردا؟ من دەستخۆشی لە جەناب دەکەم. سوپاس بۆ ڕوژانی ئەم تەوەرە، سوپاس بۆ بە سەرکردنەوەی من. پێم خۆشە خۆی چەمچی لامەرکەزی زۆر قسە و باسی لەسەرەکرێت. بە مختصر تعریفەکەی بریتیە لە تەکنیکێکی سیاسی کار ڕێگریەکات لە بەرامبەر بە دەسەڵاتی ئیستیبدادی. یعنی دەسەڵاتێک ئەگەر مەرکەزی بێ هەوڵەیە بەشێکی زۆر لە دەسەڵاتەکانی وەرەگرێتەوە، چ سیاسی بێ، چ ئیداری بێت، چ مالی بێ، بۆ ئەوەی لە مەرکەزە ئیستیبداد دروست نەبێ. حتمما ئەمە دەیان نمونەی هەیە. مەسەرەن ڕەگ و ڕیشەی مەفهوم و چەمچی لامەرکەزیەت لە پێشا لەسەر خاچی ئەوروپایە پیتێنراوە و گەشەی کردو و بەرهەمی هەبووە ئیسفادەیان لەو تەجروبە سیاسیە کردووە. لە دەرەنجامی چییە؟ مەسەرەن لە دەرەنجامیەوەی کە شتێک هەبووە پێوتراوە بەریتانیای کۆلۆنیالستی داگیرکاری، سیستمێکی تر دروست بووە لە مقابلیەوە کە داوای ئەوەی کردووە کە لایەنی کەمەم حکومە مەرکەزی نەبێ و بەشداری نەکا لە چەسانەوەی خەڵک و بەشداری نەکا لە بەهەدەربردننی سەروەت و سامانی خەڵک. حتمما لە مێژووە تەجروبەی زۆر زۆر هەیە. مەسەرەن لە یۆنانە هەبووە ئەوەی کە پێوترا دەوڵەتی شارانی یۆنان، حەزارەتی یۆنانی، کەم و زۆر ئەوانی ئیسفادەیان لێ نەکرد چکە لەبەرەوەی حەزارەتی ڕۆمانی هاو بەسەرەوەی کە لەبەرەوەی پارچە پارچە بوون لە ناو یۆنانە و دەسەڵاتێکی کۆنکرێتی نەبوو، ئەوە بۆ ڕۆمانیان ڕوخانی. دەیان تەجروبەی تر هەیە تاکو ئەم دوایی کە حلفی واشۆ شکستی هێنا، دیسانەوە ئەوانیش بوون بە چەند لامەرکەزیەتیشان وەرگرت، ئەوانی کە لە زۆنی حلفی واشۆیان بوون لامەرکەزیەتیان وەرگرت. ئەم تەجروبەیە وەکو عەرزم کردی تەجروبەیەکە کە زیاتر تەرکیزەکات لەسەر ئەوەی کە دەسەڵات مەرکەزی نەبێ، دەسەڵات لەناو بنەماڵەیەکە یان دەسەڵات لە دەستی تاکە کەسێکە یان دەسەڵات لە دەستی نظامێکی عەسکەریە کۆ نەبێتەوە کە ئەو نظامە بێ بە نظامێکی دیکتاتۆر و دوایی لە جاتی خەڵک بیر بکاتەوە، لە جاتی خەڵک تەعامل بکە، لە جاتی خەڵک بڕیار بە. ئەمە چەمچێکە چەمچێکی مەترسیدار بووە و تەجروبەی خراپ و کوشندەی هەبووە لە مێژووی ژیانی سیاسی دەوڵەتانە. حتمما لێرە قسە و باز زۆر لەسەر لەمەڕ مەسەلەی لامەرکەزیەتەکرێ. دیارە من بۆ ئەوەی کە ئەو واقعە ببینی وەک خۆم وەکو شەخص داکۆچی کاری سەرسەختی مەسەلەی سەربەخۆبوونی کوردستانم. بەڵام ئەمە لە گۆڕێایە من پێم خۆشەکە چەند سێ چوار وجهە نەزەر سەرەکی ترینیان بڵین سێ وجهە نەزەر هەیە لەسەر مەسەلەی پرسی لامەرکەزی لەم دۆخەی ئێستای هەرێمی کوردستان و لەم دۆخەی کە ئێستا عێراقی تێکەوتووە کە مشکلەی سیاسی و مالی هەیە لە نێوان هەرێمی کوردستان و عێراقا. خوێندنەوەیەک هەیە لە ناو هەرێمی کوردستانە ئەڵێت بە حکمی ئەوەی کە ئێمە تووشی هەرێمەکەمان کەوتوتە ناو قۆناغێکی سەختەوە. وەکە بینین لە ڕابردووە هەرێمی کوردستان لە 2003ەوە تاکو ئێستا سێ ستونی بەدەستەوە بۆ ئیشی لەسەر کردووە. ستونێکیان لە 2003ەوە تا 2007 هەرێمی کوردستان لە باشترین گوزەرانی مالیە بووە. دەعم کراوە و محاولەی کردووە دەستور بە جۆرێ لە جۆرەکان نزیک کاتەوە لە نیەتی سیاسی خۆی، یەک گوتاری هەبووە و ژیان و گوزەرانی خەڵکیش لێرە باش بووە. لە 2007ەوە بۆ 2014 هەرێمی کوردستان دووچاری یعنی لە گەشەکردنی ئابووریە پەنای بردەبەر ئیقتصادی ڕێعی کە تەنها سەرچاوەیەک نەوت بێ. ئەوەی کە یەتەوە یادمان لە ڕابردووە ئایا ئەوترا ئێمە بیر لەوە بکەینەوە ئایا هەرێمی کوردستان بکەین بە دووبەی یایەکی لە وڵاتەکانی خلیج لەبەرەوەی تەجروبەی نەوتمان بەدەستەوە بوو و ئەو تەجروبەی نەوتەش بوو بە سەبەبی ئەوەی کەوە خەڵک لایەنی کەمی پێویستەکانی ژیانی خۆی مسۆگەر بکە و حکومەتی هەرێم لە ئەزمەی ئیقتصادی گەورەیان نەبێ. ڕاستە بە جۆرە لە جۆرەکان لە ڕووی ئابووریەوە تووشی تەراکم بوو، بەڵام توانی ژیانی ئیداری و گوزەرانی خەڵک لە ئاستی پێویستا تەوازن پێ ڕاگرێ.
ستونی سێهەمیان کە سەختترین ستونیانە لە 2014 تاکو ئێستاە کە ئێمە دووچاری شەڕی داعش بووین لە پەنای ئەمەشا ئەم ئەزمەی ئیقتصادیە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە کە مشکلی دروست کرد وای لێ هات کە حکوومەتی هەرێم دووچاری جۆرێک لە مەترسی بێتەوە مستەوای مەترسیەکانی زۆر هەڵکشاوەتە سەرەوە تاکو و ئاستەی کە تێک پشتێت وەکو پێگەیەکی جوغرافی کە ئەمە مەترسیە ئەم تەوەرەی کە تەوەری یەکەم ئەم خوێندنەوەی یەکەم دەرئەنجامی ئەم ستونانەیە کە ئێڵێم ئێستا خوێندنەوەیەکەیە ئەڵێ لەبەرەوەی ئێمە وەکو هەرێمی کوردستان لە بەردەمی مەترسیێکی زۆر گەوریان لە ڕووی داراییەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیەوە مشکلەمان هەیە زۆنێک هەیە کە پێوترێ زۆنی سەوس داوای لامەرکەزیەتە کرا ئەکا بەڵام نیەتەکانی ئەم لامەرکەزیەتە بریتە لە دابڕین بریتە لە هەڵوەشانەوەی حکوومەتی هەرێم بریتە لەوەی کە سربەخۆ ئەیانێ لە ڕێگای سیستمی ئیداری محافەزاتەوە تەعامل لەگەڵ حکوومەتی عێراقی بکەن کە ئەمەش تاوانبارکردنی ئەم خیتابە سیاسیە لەلایەن ئەو جۆرە کەسانەی کە بڕوایان وایە کە گوایە لامەرکەزیەت ئەیانێ تەشویهکەن بەوەی کە بەشداریەکان لە هەڵوەشانەوەی هەرێمی کوردستان خوێندنەوەیەکی تر هەیە لە مقابلی ئەمە لە جەبهەی ئەم خوێندنەوەی یەکەم کە عەرزم کردی بریتە لەوەی کە ئەڵێت لەبەر ئەوەی هەرێمی کوردستان دەسەڵاتی چڕ بۆتەوە بووە بە سیستمێکی بیرۆکراسی دەسەڵاتەکە چڕ بۆتەوە لە یەک دوو کەسی دیاری کراو لە حیزبێکی دیاری کراو و مصیبەتی بۆ ئێمە دروست کردووە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی مالیەوە و لە سەروەت و سامانی مالیە دابشکردن وەکو یەک نییە لە بە هەمان شێوە بڕیاری سیاسیە بڕیاری سیاسی بڕیارێکی مرکزیە بۆ مامەڵەکردنی هەر شتێک پێویستە بڕیاری سیاسی و مرکزی لە هەولێرەوە بێ ئێمە لەبەرەوە ئەمە قبول ناکەین حەدی ئیمکان هەوڵێن ببین بە هەرێمێکی سربەخۆ بگرە لا مرکزیەتیشی قبول نیە ئەڵێ ئەگەر لا مرکزیەتیشم قبول بێ ئەبێ دابچڕانێکی گەورەی سیاسی دروست بکەین لەگەڵ مرکزی لەگەڵ هەولێرە بۆ ئەوەی کە ئێمە بارگاوی نەبین بەو سلبیاتانی کە لە هەولێرەوە هەیە و ئیتر وای لێ بکەین حدودی خۆی بزانێ خوێندنەوەی سێمیش خوێندنەوەیشی نەرمە ئەڵێ نەخێر لا مرکزیەت بریتە لە پرۆسەیەشی ئیداری مالی کە دەسەڵاتی حکوومەتی هەرێم شۆڕ ڕکاتەوە بە ناو محافەزەکان وردێکاتەوە بۆ ناو قامیەت و ناحیەکان و تاکو وای لێت هێز و وزەی لۆکاڵیش لە ناو ئەم دەسەڵاتە لا مرکزیا بەشدار بێ و محاولەکە ئەمورە مالەکانی خۆی بەڕێوەبەرێ من پێم وایە ئەهۆنترینیان خوێندنەوەی خەتی سێهەمی لە بۆ واقعی ئێستای کوردستان لە کاتێکە ئێمە توانین مەسەلەن بۆ ئەوەی کە ئەم قۆناغە سیاسیە ببینین تەماشای خوێندنەوەی یەکەم و دووەمیش بکەین لە خوێندنەوەی یەکەمە ڕعایەتی سیاسی بکرێت کە پێویستە کۆمەڵێک گوتار هەیە ئێمە لە ناو لا مەرکەزیەتیشا وەکو استراتیژێک دەستی پێوە بگرین وەک گوتاری پاراستنی تێڕوانینێکی گشتگیر دروستێت و چەمکێکی باشی لا مەرکەزی بێتە ناو کای سیاسی حکومڕانی لە هەرێمی کوردستان من بەڕاستی ویستمەوە عەرزکەم خۆی لا مەرکەزیەت لایەن وەکو هەموو چەمکێکی تر وەکو هەموو چارەسەرێکە باسەکرێ بێگومان لایەنی سلبیشی هەیە لایەنە ئیجابەکانی ئەوەیە کە ئیتر لێرە بەدواوە مەسەلەن ئەسڵەن بۆ ئەتوانین بەکاری بێنین بە کەرەستەیەکی سیاسی بۆ مواجهەکردنی ئەزمەی ئیقتصادی حکوومەتی هەرێم بۆ ئەوەی کە کۆی زەختەکان لە مەرکەزا چڕ نەکاتەوە لە کۆی قوڵایی ئەزمەکان لە تاک جەمسەریا کۆ نەکاتەوە پێویستە لە چەند جەبهەیەکەوە مواجهەی ئەزمەکان بکرێت بەم منطقە ئەتوانین توولی ئامرازی لا مەرکەزیەت بکەین بە ئەداتێکی زۆر باش کە لێرە بۆ نمونە لە سلێمانیە یا لە هەڵەبجەیە ئیدارەی محافەزات پشتیوانی بکرێ و محاولە بکرێت کێشە ئیداری مالەکانی خۆی چارەسەر بکات بە تەعاملکردن لەگەڵ هەرێمی کوردستانە مەسەلەن داهات و باج و خەراج هەیە لە سنووری هەرێمی کوردستانە سەلاحیاتی
یاسایی بگەڕێنەوە بۆ محافظ و محافظیش بە هەمان چەشن سەلاحیات بگەڕێنێتەوە بۆ قایم قامیەت و ئەمە بە تەنها لە سلێمانیانە لە شوێنەکانی تری هەرێمی کوردستانی شارەکانی تری هەرێمی کوردستانی شا بە هەمان سیستم بۆ ئەوی مەسئولیەتەکە سەلاحیەتەکە تەوزیع کرێت بەمانایەکی تر بەقەدەر ئەوەی کە بریتی بێت لە تەقسیمکردنی سوڵتەی ئیداری حکوومەتی هەرێم ئەوە ناش دوور بکەوێتەوە لەوەی کە قسە و بازە سەرواکرێت تەقسیمی ئەرزی هەرێمی کوردستان و زۆنەکانی ناو هەرێمی کامیان بژاردێکی باشە قسە بەڕای من باشترین بژاردەوە باشترین چارەسەر بۆ دۆخی ئێستای هەرێمی کوردستان بۆ دۆخی ئێستای عێراقیش کەمەوەکو هەرێمی کوردستان مواجهەیانەکەین ئەم سێ چوار خاڵە زۆر زۆر باشە ئێمە ئیشارەتی لەسەر بین خەتی سێهەمی لا مرکزیت یەکەم لەسەر مستەوای ئیدارە و مالی محافەزەکان بێ و هەموو ئەجزاکان پارچەکانی تری ناو محافەزاتی سەلاحیاتی بیرێتێ لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگاوە دووهەم بۆ ئەوانەی کە خطوتی استراتیژین مەسەلەن پاراستنی وحدەی ئەرزی هەرێمی کوردستان ئەوە بە استراتیژێک تەماشا بکە و ئەو استراتیژە هەمیشە بیپارێزێ لە پەنای سیستمی ئیداری و لا مەرکەزیەتە هەرێمی کوردستان بپارێزێ و نیەت لە چۆ دەرەکەی بۆ ئەوی دوو ڕۆژی تر ئێرە وەکو پارچەیەکی کوردستان بە هەمان شێوە ئەو وتارەی کە هەرێمی کوردستان هەیەی بۆ ئەوەی کە مەسەلەن ناوچە ناکۆچی لە سەرەکان هەیە سیستمی ئیدارەی محافەزات خیتابە سیاسەکەی پشتیوان بێ لەگەڵ لایەنە سیاسەکانی تر و لەگەڵ محافەزەکانی تر بۆ پاراستنی مەسەلەن مادەی گرنگجیدان بە مادەی 140 و بەدەمەوە چوونی ئەوەی کە پێوتێن ناوچەی ناکۆچی لە بەڕێزدانە لە سەرتا قسەکان تا باس لەوە کرد کە زۆر جاترسەیە کە لامەرکەزی هۆکارێک بێ یا پاساوێک بە بۆی کە سربەخۆیی هەرێم کوردستان یاخو باشووری کوردستانمان لەبیر بچێتەوە پرسیارەکە ئەوەیە سربەخۆیی چ پەیوەندێکی هەیە بە لامەرکەزیەوە ئەگەر لامەرکەزی بریتی بێ لە دابەشکردنی دەسەڵات خۆ بریتی نیە لە دابەشکردنی وڵات بێگومان خۆی سربەخۆیی کە دەست پێەکە دەوڵەت دروستەکە لا مەرکەزیەت سیستەمی حکومڕانیە ڕاستە دوو ئیتیجایی جیاوازە خۆی بەپێی منطقی علمی سیاست هەتاکو دەوڵەتێ نەبێ ناتوانی تۆ سیستمی سیاسی دابنی هەتا سیستمی سیاسی و نەبێ ناتوانی سیستمی حکومڕانی دابنی بەڵام بۆ بەدبەختی کورد و بۆ بەدبەختی قەزێکی ئەوەیە کە ئێستا سربەخۆیی نییە بەڵام حکومەتی هەیە لەناو ئەم حکومەتەیە باز لە ئامڕازی ئیدارەدانی خەڵکەکرێ کە لا مەرکەزیەتە خۆی منطقی سیاسی ئەمە قبول ناکە بەڵام معقولە عقڵی بڕێ مەرج نییە ئەوەی کە منطق بێ معقول بێ زۆر جار شتەکە منطقی دیانە بەس معقولە ئێمە معقولە عقل ئەمە تەقبولەکات کە پارچەیەک هەیە پارچەی هەرێمی کوردستانە و لە ناو بەداخەوە لە ناو دەوڵەتی عێراقە و دەوڵەتی عێراقیش کەم و زۆر ئیش لەسەر هەڵۆشانەوەیەکە و ئەم پارچەیە سیستمیشی دروست کردووە کە پێوترێت سیستمی فەرمانڕەوایی یا سیستمی حکومڕانی و ئەم سیستمە حکومڕانیە تاکو ئێستا سیستمی کە بە شێوازی سەرۆکایەتی تەعامولەکە بووە تەجروبەی سەرۆکایەتی کۆمەڵێک مەشاکلی هەبووە و ئیفرازاتی خراپی لێکەوتۆتەوە و لەناو ئەم ئەزمەیەشا بۆی کە ئێمە ئینقاز بین ئەشێ سیستمی سەرۆکایەتێکە بکەین بە سیستمێکی لامەرکەزی بۆ ئەوەی کە سیستمی لامەرکەزیش هەوڵ با ڕەوایەتی لە جەماوەرەوە وەربگرێ لایەنی کەم تەحملی لایەنە سلبیەکان و ئیجابەکانی ئەو سیستمەکە ئێمە قەزێمان لەگەڵ عێراقا قەزەیەشی متەناقزە عێراق خۆی بەڕاستی لەوە دەرچووە لەم قۆناغەیە لەوە دەرچووە کە ئێمە بڵین مشکلی اقتصادەکانمان لە عێراق چارەسەر بکەین چکە عێراق خۆی ئەساسەن لە دەوڵەت ناچێت لەبەرەوەی تەقسیم بووە بە کۆمەڵێک وجە نەزەراتی تائیفی ڕەگ و ڕیشەدار کە ئەستەمە کۆبێتەوە یەکەم دووهەم یعنی مەسەرەن ناکۆچی بینی تەوزیع بووە عێراقەوەنەی کە ئێستا لە ئێرانە چێ عێراقەوەنی کە لە سعودیا چێ عێراقەوەنە لە خودی خۆی ناچێ بابزانام جارێکی کەش ئەمە ئاماژەمان پێە یەکەم دووهەم عێراق لە ڕووی عسکەریشەوە هەمان مصیبەتی توش بووە ینی سوپایەکی بەهێزی نییە دوو ڕۆژی تەردیفاع لە کەرامەتی ئەم دەوڵەتەی بکاکە هەیە چونکە لەبەرەوەی ئەم سوپاکەی لەلایەکەوە هەڕەشێ و مەترسیەکی قورسی ئەمریکیەکانی لەسەرە نابینی هەر ناوناوە لێیانەیە باسکردنی ئەم دۆخی عراق چی لەگەڵ لامەرکەزیەتی هەرێمی کوردستان ئەمەوێ ئەوە بڵێم
یعنی دەوڵەتی عێراقی لەم قۆناغەیە جگەلەوەی کە خۆی پێ بەخێو ناکرێت زەحمەتە بتوانێت مساهمەی ئیداری و مالی ئێمە بکە. باش وایە ئێمە لەبەریەوەی کە پارچە پارچە بین هەرێمی کوردستان بپارێزین وەکو مەسەلەیەکی استراتیژی و داکۆچی لە سەر منطقە ناکۆچی لە سەرەکانیشمان بکەین لە پەنای ئەوە سیستمە حکومڕانەکەمان بکەین بە سیستمێکی دیموکراسی لامەرکەزی و ئەم سیستمە لامەرکەزیە لە داهاتووشە ئەگەر عێراق تووشی تەفەسوخ بوو کە ئێستا لە ناوە تووشی هەڵوەشانەوە بووە تووشی جۆرێک لە بەریەک هەڵوەشانەوە بووە ئەم هەرێمە وەکو چیانێکی سیاسی ئەگەر ئیعلانی خۆشی کرد ئەم ئیعلانە ببێ بە ئیعلانی سربەخۆیی و لە داهاتووە ئەگەر ئیعلانی سربەخۆییش بێ سیستمەکە ئامادەیە وەکو حکومڕانی وەکو سیاسیش کە ئیداری لامەرکەزیە تایبەت بە سیستمە حکومڕانەکان و بابەتی دیموکراسی کاتێک باز لە لامەرکەزی ئەکرێت کەواتە لەو شوێنەیە جۆرێک لە دەسەڵاتێکی ئیستیبدادی تاگڕەوی هەیە یاخود ئێمە ئەبێ پەرە بە بابەتی لامەرکەزی بن وەکو بابەتێکی کارگێڕی و مالی لە هەمان کاتە دروستکردنی دامەزراوی دیموکراسیش خۆی پرۆسەکەی ئێمە پرۆسەیەکی معقەدە لەلایەکەوە قەزەی کوردستان پێویستی بە یەک استراتیژی و یەک گوتاری هەیە لەلایەکی تریشەوە تەجروبەی هەرێمی کوردستان پێویستی بە دیموکراسیەت و بە دابشکردنی سوڵتەی سیاسی و ئیداری هەیە چۆن ئەمە توانین تەنسیق پێ بکەین چۆن ئەتوانین ڕێکیان بخەین ئێمە ئەم سیستمە حکومڕانەیە کە هەمان بووە بەڕاستی سیستمێکە تەجروبی باشمان لەگەڵیان نەبووە ژیانی ئیداری خەڵک دووچاری شکستی زۆر گەورە بووە مستەوای مالیمان دووچاری ئەزمەی زۆر قوڵ بووە بە هەمان شێوە فەساد دەور و تەسیرێکی زۆر خراپی هەبووە لەسەر چارەنووسی سیاسی ئەم هەرێمی کوردستانە و دەیان نقطەی تریش کە پیان ناچمەوە بەڵام پرسە سیاسەکەمان پێویستی بە گوتارێک هەیە کە بریتیە لە استراتیژی پاراستنی هەرێمی کوردستان چونکە ئێمە تەجروبەیەکین تەجروبەی نەتەوەیەکە لە مانتقەیە کە پێوتری هەرێمی کوردستان بەڵام لە ناو پاراستنی ئەم تەجروبەی هەرێمی کوردستانە زۆر جار استراتیژیش ناشرین کراوە لەبەر ئەوەی کە دەسەڵات بە شێوەیەشی مرکزی کە زۆر جار سیستمی شەراکەتیش بووە بەڵام تەکنیکەکەی تەکنیکێکی مرکزی بووە ئوسلوبەکەی ئامرازەکەی ئامرازێکی مرکزی بووە تایە فەساد هاتووە تایە مەسەلەن حەق خوراوە تایە عەدالەت نەبووە لە تەوزیعکردنی سەروەت و سامان بەسەر شارەکانەوەکو پێویست نەخێر بەسەر محافظەکانە بەسەر قەزاکانە بەسەر ناحیەکانە تەماشاکەی ئەم وردەکاریە ئەزانی سیستەمی لامەرکەزیەت لە چوارچەوەی حکومڕانیە بریتیە لە مامەڵەکردنێکی ئیداریانە بۆ کۆی وردەکاریەکان ئەو لامەرکەزی سیستمی مرکزی لە ڕووی ئیداریەوە لە ڕووی مالیەوە زۆر جار قدرەی ئەوەی نییە کە بچێتە ناو هەموو وردەکارەکانەوە ناو هەموو دیتێڵی کۆمەڵگاوە لامەرکەزی کۆتایی بوو ناو عەدالەتیانە هێنە کە خۆت ئاماژەت پێدا پێشێستا معلوم نییە من ناتوانم ئەوە بڵێم بەڵام ئەگەر تەماشای کەلتوری سیاسی ئەم هەرێمی کوردستانە بکەی ڕەنگ بێ بۆ خۆیمە جیازێکی زۆر باش بێ بۆ ڕاگررتنی تەوازنی سیاسی چونکە لەبەرەوەی ئێستا بۆ نمونە حکومەت ئەوەی کە یەکێتی بێ دەور و تەسیری نابێ لە منطقەی بادینان و زاخۆ و هەر خۆی لە خۆیان بووە بە دوو زۆن هەر خۆی لە خۆیان دوو سیستمی جیاوازن دوو منطقەی جیاوازە اینجا ئەمانە هەمووی گرفتی دروست کردووە و ئەم گرفتانە محاولەکەین کە تەبریری یاسایی بۆ بێنینەوە معالەجەیکەین بۆی لایەنی کەم ئەو ناکۆچیانە چارەسەرکەین کە هەیە کابرایەک وەزیری پارتیاڵێ بۆ لە سلێمانی دەستەمڕناڕوە بە پێچەوانەکەشی ڕاستە و دووقاتی ڕاستەکە وەزیرێکی یەکێتی هیچ دەور و تەسیرێکی نییە نە لە ناو وەزارەتەکەی خۆی نە لە ناو بۆچی نیەتی لەبەرەوەی دەسەڵات شەڕ کراوەتەوە بەسەر ئەو مەرکەزەی کە پێوترێ هەولێر ئەمانە هەمووی خەلەلی تەکنیکین و مشکلەی سیاسین و ئەکرێ ئێمە لە ڕێگەی تەکنیکیەوە چارەسەریکەین سیستمی ئیدارەی لامەرکەزی ئەوەی کەڵێ بە شێوەی لامەرکەزی ئەتوانێت تەعامل لەگەڵ مرکزی ئەتوانێت تەعامل لەگەڵ هەولێری شابکە و ئەشتوانێت مستحقاتی خۆی بەرژەوەندی و مەساڵحەکانی خۆی لە چوارچەوەی محافظاتە یعنی لە چوارچەوەی شارا بپارێزێ بە مەرجێک ئێمە قەزێکەمان لە دەست نەچێ کە پێی ئەوترێ قەزەی خاچی کوردستان چونکە ئەشێ حکومەتی عێراقی لە داهاتووە بێت
کنەیەکی خراپکە لە نێوان ئەم پەیوەندیان هەیە. بەڕێزدانە قورسە ئەم تێڕوانین و تێزانەی کە باسەکە لەسەر بابەتەکانی پێویست بە لامەرکەزی و حکومڕانی و دەسەڵاتی ئیستیبدادی و دیموکراسی قورسن ئەمانە جێبەجێ بکرێن لە هەرێمی کوردستانە و کۆمەلگایەک یاخۆ سیستمێکی حکومڕانی لامەرکەزی دروست بکەین. خۆی نەخێر قورس نییە، چونکە لەبەرەوەی ئێمە تعامل لەگەڵ تەکنیکاکەین. خۆی قورستری شت ئێمە دەستمان بۆ بردووە کە ناکۆچی ناوخۆ شەڕی ناوخۆیە کە ئیتر لەمە قورستر نییە بەنسبەت ئەمنی منطقێکەوە کە پێوتری ئەمنی هەرێمی کوردستان. مادام کە ئێمە دەست بۆ شتی وا قورسە بین ئەمەیان هەر زۆر ئاسانە کە بین تەکنیک بدۆزینەوە بۆ تەنزیمکردنی ئوموری دارایی و ئوموری مالی ئەم حکوومەتی هەرێمەی کە هەیە. قورسی نییە و بەڕاستی بێ کێشە و گیری و گرفت و بێ ڕێگریش نییە. وەکو لە بیدایە تا باسم کردی خوێندنەوە هەیە و نیەتانەش کەم نین کە ئەمە بە نیەتێکی خراپە زانێ و زەختێک دروستەکە کە لامەرکەزیەت نەبێ بە تەجروبە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان پارچە پارچە بێ. ئەسڵ ئەوەی کە ئێستا قسەی لەسەرەکە ئەوەی کە ئێستا قسەی لەسەرەکە و مەترسی دروستەکە ڕەن بێ حەسکات کە تەجروبەی ئەم هەرێمی کوردستانە لە دەست دەچێت. بۆیە بانگەشەکەران و ئەوانەی کە خاوەنی خطاب و یان گوتاری مەسەلەی لامەرکەزین لە چوارچێوەی حکوومەتی هەرێمە زۆر گرنگە پێداگری لەسەر پاراستنی کەرامەتی سیاسی و خاچی هەرێمی کوردستان بکەن بۆ ئەوەی لایەنی تر نەیقۆزێتەوە بە جۆرە لە جۆرەکان تۆمەت دروستکە. ئەم تۆمەتبارکردنە کاشە ئێمە سەر لە نوێ هەمان سیناریۆ دروستە بێتەوە، پرۆسەیەکی سیاسی دروستە بێ، لە پرسەیرەکەی مزایدات دروستە بێت، لە مزایداتە کۆمەڵک تۆمەتی سیاسی دروستە بێت. قوربان ئەمە لە بدایەتی شەستەکانەوە لە حرەکەی کوردیا بەردەوامە. بۆ ئەوەی ئەمە دروست نەبێ ئەعلانکردنی لامەرکەزیەتەکە زۆر بەوازەحی قسە لەسەر ئەوە بکات ئێمە ئیش لەسەر ئەوە ئەکەین کە سەلاحیەت بگەڕینەوە بۆ محافەزەکان لە ڕووی ئیداری و مالیەوە و هەروە بەرژەوەندی خاچی هەرێمی کوردستانیش بپارێت. زۆر باشە بەڕێز دانا بەهادین چاودێری سیاسی سپاس کە لە تەوەری یەکەمی گەرماوکەرم لەگەڵ مابوویت. لە دوای ناوبڕێک تەوەری دوم دەست پێ دەکات لەگەڵماندا بمێنەوە. جارێکی تر سڵاوتانە بێ خۆشەویستان لە تەوری دومدا گفتوگۆ دەکەین لەسەر دوایین هەنگاوەکانی پێکێنانی حکوومەتی عراق بەتایبەت کە ئێستا لە دوایین هەنگاوێت یعنی لە 24 ساعتی کۆتاییاتی. بەڕێز محمود خۆشناو و چاودێری سیاسی لە ستۆدیۆ لەگەڵمدا بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە. بەڕێز محمود بەخێر بێت. 24 ساعتی داهاتوو بۆ عراق 24 ساعتی ئاساییە بێ یاخود بە پرسەکان یەکلا کراونەتەوە سبینە دەنگی لەسەر دێت. سڵاو لە بەڕێز و لە بینەرانی خۆشەویستی گەلی کوردستان. بەتەکید بەردۆخی عێراق بەردۆخی سیاسی لە عێراق کەس ناتوانێت بزانێ بەیانی چ دەرەوە ڕوودا لە عێراق، بەڵام بە دڵنیاییەوە ئەنجومەنی نوێنانی عێراق دیاری کردیە بەیانی سەعات 9 دانیشتنی ئەنجومەنی نوێنانی عێراق دەبێت بۆ پێدانی بتمانە بە حکوومەتەکەی کاظمی. ئەوەی خوێندنەوە بۆ ئەو بابەتەی کە لەناو ئەنجومەنی نوێنانی عێراق دەبێت لەنە سیاسەکان کە ئەنجومەنی عێراقن لەکترازان لەناو هێزە شیعەکان هەیە، بەشێک هێزە شیعەکان لەناو سونەکان ناکۆکی دروست بووە. کوردیش پێم وایە کەمترین کێشەی هەیە لە دەنگدان بە حکوومەتەکەی کاظمی. ئەوەی جێی نیگەرانیە کە بەشێک لە وەزارەتە سیادەکان کە بریتین لە وەزارەتی نەوت، وەزارەتی خارجیە، وەزارەتی مالیە
ئەو وەزارەتانە بەیانی ئەگەر دانیشتەکەس ببەسترێ ئەم پێم وایە ئەگەرێکی زۆر هەیە دانیشتەکە نەکرێت دوا بخرێ هەچەندە ماوەی دەستوری بۆدانی متمانە بە حکوومەتەکەی مالەکی هەتا شەوی هەشتی مانگە حکوومەتەکەی کازمی عافی هەتا کۆتایی شەشتی مانگە بەو ئاقارەدا بڕوە بەو ئارستی ئێستادا بڕوە مستەفا کازمی توانای 160 دەنگی هەیە لەناو ئەنجومەنوێران جگە لە کورد هەتا ئەو دقەیە 160 دەنگ دەتوانێت بکات 35 ئەندامی ئەنجومەنوێران هەتا ئێستا ڕێیان لەسەر حکوومەتەکەی کازمینە بەڵام کێشەکە لەوەیە وەزارەتە سیادەکان کە بەشێکی زۆرن پرۆژەکانی هێزە شیعەکان لە بۆ تێپەڕاندنی ئەو باردۆخێکی عێراق تێکەوتووە بەشێکە لە داواکاریەکانی خۆپێشاندان تەواجدی عێراق لەو تحالفی ئیقلیمی بینی ئێران و ئەمریکادا هەیە ئەو کێشانەی کە ڕوبەڕووی عێراق دەتوانێت لە ڕووی ئابووریەوە پەیوەندی بە وەزارەتی نەوتە پەیوەندی بە وەزارەتی دەرەوەی پەیوەندی بە وەزارەتی ناوخۆیە ئێستا لە بینی ئیتیلافی نەسر و ئیتیلافی دەوڵەتی یاسا کە پێم وایە دەوڵەتی یاسا ڕایگەیاند کە دەستە ئۆپۆزیسیۆن و دەنگ بۆ کابینە نادا ئەو ناکۆچە لە بین ئیتیلافی نەسر و ئیتیلافی دەوڵەتی یاسا لەسەر تێپەڕاندنی و کابینەکە نییە لەسەر تێپەڕاندنی کابینەکەی کازمی بەڵکو لەسەر وەزارەتی دەرەوەیە لە هەمان کات لەسەر وەزارەتی ناوخۆ دیسانە گرفتێکی تر هەیە وەزارەتی ناوخۆ ئێستا کەسایەتیەکان بە وەزارەتی ناوخۆدا نەکەس سەرۆکی ئەرکانی سوپای عێراقا کە لە هەمان کات خۆی ڕازینە لە ئەوە بەڵام داوا دەکەن کە عەدنان زولفی کە ڕاستپێدراوی پێشووی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو ئەو ببێتە ئەوە لە هەمان کات ئەو کەسایەتیە بوتە نیگەرانی بەشێک لە هێزە شیعەکان کە ئەوە ناتوان مامەڵە لەگەڵ ئەو کەسایەتی بکەن لە کۆمەڵێک فاکتەر کە لە نێوانیاندا هەیە خۆت دەزانی عەدنان زولفی پێشتر لە ئیتیلافی دەوڵەتی قانون بووە کشایەتەوە لە ئیتیلافی دەوڵەتی قانون بەگەر نەسر کەتیە لە نەسر کشاوەتەوە دیسانەکە ئێستا قسە هەیە کە ئەو بەرەو ئیتیلافێکی تازە دەڕوە ئەو ئیتیلافێکی تازە کۆمەڵێک پەرلەمانتار لەگەڵ عەدنان زولفیدان بۆیە بارودۆخی سیاسی عێراق بەو ئاراستەیەدا دەڵێن لەو 24 ساعەتەی ڕابردوو نەک 24 ساعەتی ئایندە لە 24 ساعەت کێشەیەکی زۆر لە نێوان هێزە سیاسی شیعەکان کەوتون زۆرینەی شیعە گرەو مستەفا کازمی گرەو لەسەر فتح و سائرون دەکە فتح و سائرون خۆ تەزانی فتح 45 تا 45 ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی هەیە سائرون 54 بەڵام باز لەوە دەکەین کە 50 هەبێ نەسر و حکمە ئەوان دەتوانن 30 ئەندام ئەوە بکەن محەممەد حەلبوسی کێشەکە لە ناو سونە کەوتۆتە بینی محەممەد حەلبوسی و ئەو ئیتیلافە نوێی دروست بکە بە ناوی هاوپەیمانی پارێزگا ئازادکراوەکان کە بەشێکن لە خەمیس خەنجەر و ئەو هەواڵەکانی تر کە ئەوان بەش ژمارەی ئەندامانی ئیتیلافە بەرەو 22 تا 25 ئەندامی ئیتیلافەکە دەڕوە بۆی ئەوانش کەوتونەتە بەرەی دژ بە کابینەکەی کازمی ئەوانە کێشەکە لەسەر کازمی لەسەر کابینەکەی کازمی نیە کێشەکە سراعی نیوان ملمانەی نیوان ئەو هێزە سیاسیانن کە خۆیان دانەوێ سونەکان محەممەد حەلبوسی خۆی بەنوێناتی سونە دەزانی لە هەمان کات بەرەی ئەوەی کە باسمان کرد هاوپەیمانی پارێزگا ئازادکراوەکان پارێزگا ئازادکراوەکان کە خۆیان لە 22 ئەندام دەبن هەندێک باس لە 25 ئەکەن چونکە تازە دروست بۆ بەشێک پەیوەندیان پێوە دەکەن و بەشیان لیان یعنی کاری دەکەن کە پەیوەندیان بەو هاوپەیمانەتەوە کرد بێ بۆیە قسە لەسەر ئەوە دەکرێت کە ئەوانە بەرەو ئەو دابڕۆن بەرەو دژایەتی حکوومەتەکەی کازمی دابڕۆن هەموو ئەگەرەکان بۆ ئاراستێدا دەڕۆن کە حکوومەتەکەی کازمی بەرەو تێپەڕاندن دەڕوە ئەگەر دانیشتنی ئەنجومەنی نوێران ببەسترێ ئەگەر دانیشتنەکە نەکرێ بەیانی بەتەئکید ئەوە دەکەوتە ناو هێزە سیاسی شیعەکان و هێزە سیاسی ترسەیە لەوەی کە دانیشتنەکە نەکرێ یاخود ئەم بابەتە دەنگدان لەسەری دوا بخرێ بە تایبەت کە تۆ ئاماژەر پێدا تا هەشتی مانگی لە بەردەمدایە من پێم وایە 190 ئەگەر دانیشتەکە بکرێ حکوومەتەکە تێدەپەڕێ بەڵام من گومانێکم بۆ دروست بکە دانیشتەکە بەیانی نەکرێت دوا بخرێ لەبەرچی کەلتوری سیاسی عێراق ئەوەیە یعنی ئەو سراع ململانەی کە لە ناو هێزە سیاسیەکانی عێراقدا هەن بە تایبەتی ئێمە وەکوس کورد و سونەش گرەومان لەسەر ئەوە کرد کە هێزە شیعەکان ببنە کۆدەنگی لە ناو هێزە سیاسە شیعەکان دروست بێ بۆ ئەوی بتوانن ئێمە و کورد بتوانین پشتیوانی کاندید و ڕاستپێدراوی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بکرێت ئەگەر ئێمە ناتوانین پشتیوانی کاندیدی یان ڕاستپێدراوی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بکرێت ئەگەر زۆرینەی شیعە لە پشتیوان نەوێت دوجار ئەو کابینە دەکەوێتەوە بەردەمی یاسادانانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکەوێتەوە بەردەم پشتیوانی کابینەکە بۆی ئەگەر هێزە سیاسیەکان پشتیوانی هێزن بەتاکید ناتوانانی سەرکەوتوبی لە بەڕێوەبردنی کابینە وەزارەکەی لە هەمان کات خۆت دەزانێت لە دوسێ ڕۆژی ڕابردوو فشارێک هەیە و لە ئایندەش پێم وایە فشارێک هەیە بۆی خۆپێشاندن بێنەوە سەر شەقام لە بەغدا بۆ دیسانەکە بۆ ئەو کۆمەڵە داواکاریانە کە باری حکوومەتی عێراقی قورس دەکات ئەو مانۆرە سیاسیانەی کە لە عێراقان مانۆری زۆر قورسن پێشبینی سەرکەوتنی مانۆرەکانیان پێشبینی جێبەجێکردنی بەڵێنەکانیش لە عێراق
قرصا لو كاتو ساتا بەڵام ئەگەر دانیشتنی ئەنجومەنی وەکو باسم کرد دانیشتنی ئەنجومەنی نێرانی عێراق ببەسترێ بەیانی حکوومەتەکەی کاظمی تێدەپەڕێ و خۆت زۆرینەی ڕەهای پێویستە ناو ئەنجومەنی نوێرانی عێراق نەک زۆرینەی ئامادەبوانی دانیشتنەکە بۆیە بەپێی ئەو معتەیاتانەی ئەو بەوانەی کە لە بەردەستن کورد پشتیوان دەبی بەڵام دیسانەکە دەڵێمەوە کۆمەڵێک وەزارەت کە بێکچیان بەشی کوردەکە وەزارەتی داراییە ئەگەر بەیانیش جلسەکە بکرێت دڵنیا بلەوەی پێشکەش ناکەن ئەو وەزیرانە نە وەزیری دارایی وەزیر دارایی گرفتی لەسرە وەزیری ناوخۆ بۆکو باسم کرد گرفتی لەسرە وەزیری دەرەوە لە بینی دوو ئیتیلافی شیعی کە یەکەچیان چۆ ئۆپۆزیسیۆن ئەمون پێم وایە ئۆتۆماتیکیان دەکەوتە بەرەی نەسڕ کە حیدەر عەبادی سەرپەرشتی دەکات وەزارەتی نەوت بەڕێوەبەری کۆمپانیای نەوتی باشوور کاک ئەحسان دانرا بوو بۆ بەڕێوەبردنی ئەو وەزارەتیان بە وەزیرکردنی ئەو وەزارەتە بەڵام ئەوان دیسانەکە خاڵە لەسەر هەبوو ولابرا ئێستا قسە هەیە کە وەزیری نەوت وەزیرێک بێ لە لەندەن دادەنیشێ و کابراش توکنوقڕاتە شارەزایەکی باشی لە دۆسیەی وزە هەیە ئەویان دانەیە ئەو لەسەر هیچ ئەوە حساب نییە وەزارەتی نەوت دیسانەکە وەزارەتی نەوت لە ناو ماڵی شیعە لەسەر تیاری حکمە کە عەمار الحەکیم سەرۆکاتی دەکات بەشی ئەوە بەڵام ئەگەر ئیحسان بگۆڕدرێ دیسانەکە کێشە دەکەوێتەوە بینی تیاری حکمە و مستەفا کاظمی بۆیە ئەو بارودۆخە سیاسی کە لە عێراق هەن لەسەر منهاجە وەزارەکە کە پێم وایە ئێمە کورد کۆمەڵێک تێبینیمان هەبوو بەڵام گوتمان بە حکوومەتەکە لەو ئانوساتە و لەو بارودۆخی عێراق تێدا هەیە ئەو بارودۆخە سیاسی و ئابووریەکە هەتا پەیوەندیەکانی نیوان هەرێم و بەغدا ئەگەر حکوومەتێکی تازە لە عێراق هەبێ حکوومەتێک متمانەی پێدرابێ حکوومەتێک بتوانانی دەسەڵاتەکانی خۆی جێبەجێ بکات بۆیە ئێمە بۆ هەرێمی کوردستانیش ئاسانترە گفتوگۆ لەگەڵ حکوومەتێک بکەین نەک حکوومەتێکی بەڕێز ئەگەر سێری چەند ڕۆژی ڕابردوو بکەی بەراورد بە ئەمڕۆ تاوانێت پێشبینی بۆ بەیانیش وردە گرژە سیاسەکان خاوە بنەوە ئەنی چاوەڕوان نەکرێت بەیانی شتی قورس ڕووبدا لە عێراقدا عێراق ئەمن وا پێناسە دەکەم کە دەوڵەتی مفاجئاتە لە عێراق دۆسیەی ئەمنی لە عێراق ناگیرە ئەو جێگیربوونی دۆسی ئەمنی لە عێراق ڕۆژانە بە سراعەکی ململانێکی زۆر هەیە لە بینی هێزە ئەمری هاوپەیمانەکان و لەگەڵ بەشێک لە هێزە شیعەکان کە بە هێزە وەلایەکان ناسراون ئەوانە ئەو جۆرە ململانەیە کاریگەری نیگەتیفی کردوتە سەر بارودۆخی ئەمنی عێراق لە هەمان کات ئەو بارودۆخی ئابووریش کە پەیوەندیان بە دابەزینی سعری نەوتی خۆزانی عێراق ئابووری ڕێعی هەیە ئابوورێکە پشت بەستن بە نەوتە ئەو بارودۆخە ئابووری عێراق کە تێدە پەردیسانەکە باری سیستەمی سیاسی عێراق قورس دەکاتەوە دێنە سەر ئەوەش کە لە ڕووی تەندروستیشەوە بە هەمان شێوە ڤایرۆسی کۆڕۆنا دیسانەکە کاریگەری خستۆتە سەر کای سیاسیش لە عێراق مانۆری سیاسیش لە عێراق بۆیە ئێستا لێترازانی هێزە شیعەکان لەسەر ئەوەیە هەموو گرە و لەسەر ئەوە دەکەن کە لە ئینتیخاباتی ئایندە حکومت هێزە شیعەکان چۆن بتوانن ڕوبەڕووی بنکە جەماوەرەکانی خۆیان ببنەوە بۆیە ئەگەر سەیری لێدوانەکانی زۆربەی کاندیدەکان و پەرلەمانتاران و کاندیدەکانی پێشوش ئەوانەی کە متمانیان بەدەست نهێنا و سەرکردەی هێزە سیاسەکان سەرکردەی هێلی یەکەم باز دەکەم یعنی ئەوانەی کە سەرکردە باڵەکانی شیعەکان دەن سەیریان کە گوێ لە گفتوگۆکانیان بگرە گوێ لە تویتەکانیان بگرە گوێ لە پەیامەکانیان بگرە زیاتر دڵداریە لەگە شەقام دەکا ینی غازەلەی شەقام دەکا قسە لەگە شەقام دەکا ئەوەندە خەریکی شەقامن ئەوەندە خەریکن بۆ ئەوەی بگەڕن و بکە جەماوەرەکانیان یان بکە جەماوەرەکانی خۆیان لیان ڕازی ببنەوە خۆیان دەزانن لە پاش مانجی دەی 2019ەوە ئەوان شلەژانێک دروست بۆ لە بکە جەماوەرەکان زۆر بە هێزە سیاسی شیعەکان بۆیە تێکەڵیان کردی ئەوەی کە ئێمە باسی دەکەین لە سیستەمی سیاسی پێدرێن پۆپۆلیست یعنی ئەوان لە ڕووی شعبەویەتەوە زیاتر ئەوەندەی خەریکی سیستەمی سیاسی نین ئەوەندەی خەریکی ئەوەن کە پارێزگاری لە بنکە جەماوەرەکانی خۆیان بکەن بەو نەوعە سیاسەتە ئەوان ئەوە لە دەست دەدەن ناتوانن ڕوبەڕووی داواکاری شەقام ببنەوە تەنانەت ئەوەندە خەریکی یەکترن بۆیە ئەمن پێم وایە ئەو حکوومەتە ئەگە تێش نەپەڕێ عێراق بەرەو ئالۆزێکی زیاتر دەڕوە ئەو ئالۆزە سیاسی عێراق ئێستا کاریگەری چیتر ڕوئەدا لە عێراقدا هەنی ئالۆزی سیاسی ئەمێنێتەوە یاخۆی بەرەو کارەسات ئەڕوە لە عێراق بەخۆی عێراق لە ڕووی ئابووریەوە ئەمن پێم وایە عێراق دەتوانی ڕوبەڕووی چێشی ئابووریەکان ببێتەوە عێراق لە ڕووی ئابووری وڵاتێکی بەهێزە دەتوانی مانۆری ئابووری زۆر کە لەگە وڵاتانی ئۆپێک و لەگە کۆمەڵێک وڵاتانی تریش کە بەرهەمێنی نەوتن و دەتوان لەگەڵ وڵاتانی ئەمریکاش ئەو معادلەیە جێبجێکە بەڵام لە ڕووی سیاسی و ئەمنیەوە عێراق وڵاتەکە ناتوانانی یعنی کۆدەنجی سیاسی لە عێراق دروست بکە بەهۆی حکمی ئەوەی عێراق وڵاتی مکەوناتە سونە هەیە شیعە هەیە
کوردیشەیە هەرسێ بەشی عێراق جگە لەوەی ناکۆکن لەگەڵ یەکتر و متمانیان بە یەکتر نییە لە هەمان کات خۆشیانە ناو خۆشیان متمانە و ناکوچیان لەگەڵ یەکتردا هەیە بۆیە هێزە زۆرینەکەی عێراق کە ئەوان ئاراستەی سیاسی عێراقیان بەدەستەوە کە جڵەوی سیاسی عێراقیان بەدەستەوە کە هێزە سیاسی شیعەکانن کەوتونەتە بەردەم دوو بەرداشت لەولایە ملانەی نێوان ئەمریکا و ئێران لەولایەش ملانەی نێوان خۆیان لە هەمان کاتیش ڕوبەڕووی سیاسەتی سونە و کورد دەبنەوە ئەگەر بێت و ئەوان خۆیان ڕێک نەخەنەوە نەتوانن بە فۆرمەکی نوێ بەشداری سیستەمی سیاسی عێراق بکەن و لە سیستەمی سیاسی عێراق خۆیان ڕێک بکەنەوە دڵنیا بەلەوەی ناتوانن ئەو بابەتانی کە باسم کرد لە بینی ئەمریکا و ئێران خۆیان بتوانن بپارێزن و نەچنە هیچ بەرەیەک و بتوان عێراق لەو ئەزمەیە دەرباز بکەن لە هەمان کات لەبیرمان نەچێ ئەوان ئەگەر ئەو بابەتانە جێبەجێ نەکەن ئەو ئاراستانە جێبەجێ نەکەن دڵنیا لەوەی سەرکەوتو ناون بۆ خۆشیان تووشی گرفت دەبن بۆی ئێستا ئەگەر بیخینەوە و سیرکەی داواکاری خۆپێشەندان هەر ئەوە نەما داواکاری خزمەت گوزاری بی داواکاری گۆڕینی سیستەمی سیاسیە پێشتر داواکاریان چاکسازی بوو لە سیستەمی سیاسی داواکاریان ئەوە بوو کە کۆمەڵی بابەتی خزمەت گوزاری بوون بەڵام ئێستا داواکاری بەشێکی خۆپێشاندان داواکاری گۆڕینی سیستەمی سیاسی عێراقی ئێمە بۆ ئێمەی کورد گۆڕینی سیستەمی سیاسی عێراقی کەواتە نەمانی دەستوری عێراق يعني کێشەکە دەکەوتەوە بەرامبەر بە دەستوری عێراق ئەمە ئەو مافە دەستوریانەمە کە لە دەستوری عێراق چەسپێنراوە جێگیر کراوە دڵنیا بە دەکەویتەوە دەکەوتە هەڵوەشانەوەی کیانی هەرێمی کوردستانی شەیە بەتەکید خۆ ئەگەر ئیش بە دەستوری عێراق نەمینێ بەڵێ ئەگەر ئیش بە دەستوری عێراق نەکەن تۆماتیک یعنی ئەمە کێشە دەکەوتە نیوان قوارە دەستوریەکەی هەرێمی کوردستانیش بەڵام ئەوە پێم وایە ئاخر یعنی دوا پێشهاتە لە عێراق ڕوودەدا بەڕێز محمود ئەوەی کە لە نێوان ئەم گێژەڵوکە سیاسی کە لە عێراقدا هەیە ئەم ململانەیە هەیە لە نێوان کوتلە و سەرکردەکان لە دانانی وەزیرێک و هێنان و بردننی وەزیرێکی دیکە و ناڕازی بوون بەم و ڕازی بوون بەوە ئەوەی کەونە بەرنامەی حکوومەتەکەی کازمیە بەرنامەی حکوومەتەکەی کازمی چی لێ خوێنیتەوە دەتوانێت وەڵامی ئەم قۆناغی ئێستای عێراق بداتەوە خۆی ئەو حکوومەتە ئەمە زۆر باز لەوە دەکەن و سیاسەکانیش باز لەوە دەکەن خۆشیان خودی سەرکردە شیعەکان و سونەکانیش باز لەوە دەکەن کە حکوومەتێکی انتقالی دەبێت ئەو حکوومەتە ڕاگوزەرە بۆ ئەوەی انتخاباتی پێشوەختە بکە طبعا نە حکوومەتی انتقالیە و نە حکوومەتی ڕاگوزەریش ئەو حکوومەتە بەردەوام دەبێت تا دەورەی انتخاباتی ئایندا ئەو حکوومەتە ئەو يعني حجمی ئەو داواکاریانەی کە پێشکەش بۆ حکوومەتە دەکرێت و حتا پرۆگرامەکەشی کە باز لەوە دەکا ئەمە لە ڕووی ئابووری و لە ڕووی سیاسی و لە ڕووی ئەمنیەوە وەکو باسم کرد ئەگەر پشتیوانی هێزە سیاسەکانی لەگەڵدا نەبێ بە تایبەت هێزە سیاسی شیعەکان کە ئەوان کاندیدی ئەوانە ڕاستپێردراوی ئەوانە و سەرکەوتن و ژێرکەوتنی ئەو کاندیدە لە ئەستۆی ئەوانە بۆی ئەگەر ئەو پاڵپشتە سیاسیە لە پشت کازمی نەبێ بەتاکید کازمی ناتوانانی نەک ئەو بەرنامە ناتوانانی بەردەوام بی وەکو حکوومەتەکە عادل عەبدولمەهدی لێدەیە حکوومەتێکی لاواز دەبێت حکوومەتێک ناتوانانی ڕوبەڕووی قەرانەکان ببێتەوە ئەو قەرانەی کە ڕوبەڕووی عێراق و قەرانی زۆر زەخمن یعنی قەرانی زۆر گەورن بۆیە ئەمن پێم وایە وەکەوەی دیسانەکە باسەکەم وەکە عێراق دەوڵەتی مفاجئاتە عێراق دوو ڕێگای یعنی ئەو باسی گرفتەکانمان کرد پێ خۆشە باسی چارەسەر بکەم ئەمن پێم وایە عێراق ئەگەر بیەوێ بتوانی کێشە و گرفتەکان و قەرانەکانی خۆی چارەسەر کە بەلانی کەم بگەڕێتەوە گۆڕەپانی سیاسی عێراق گۆڕەپانێکی ئارام لە سیاسەتی عێراق پێویستە یەکەم جار ئاشتەوایی نیو سەرکردە شیعەکان دروست بێت ئەو زەعامە کە لە نیو سەرکردە شیعەکان هەیە کە هەر کەسێک بیر لەوە دەکاتەوە ئەگەر کەسێک لەوە ببتە زەعیم ببتە سەرکردەیەکی باڵا زۆرینەی ئەوە ببات تەجروبەی 2008یان هەیە کە زۆرینەی کورسەکان حزبێکی سیاسی لە عێراق بردی خۆ دەزان لە هەڵبژاردننی 2010 ئەنجومەنی عێراق حزبی داوا کە گەورەترین حزبی عێراق بەشداری پرۆسەی هەڵبژاردننی نەکرد دیسانەکەەوە ترسیان لەوەدا هەیە ئەگەر بێت و چ بە کۆدەتایەکی سپی بێ لە ناو ئەنجومەنی عێراق بە ناوی سربەخۆیی هەندێک جار بە ناوی داواکاری خۆپێشاندان هەندێک جار بە ناوی ئەوەی کە عێراق لە بارودۆخەکی سیاسی ئابووری زۆر خراپدا هەیە ترسیان لەوەدا یەک لە سەرکردەکانیان هەموو ینی جڵەوی سیاسەتی عێراق بکەوتە دەست ئەو و تەجروبەی قاعی خولدی ساڵی 1970 ڕژێمی پێش و دووبارە بێتەوە ئەو کەلتورە سیاسیە کە لە عێراقدا هەیە کەلتورێکی کۆنە کەلتورێکی نوێ نییە یعنی نەزەڕەی موامەرە و تەخوین لە عێراق بەردەوامە یعنی ئەو دۆلابە لە عێراق بەردەوام تەواجدی لە مێشتی هەموو سیاسەکانی عێراق نەزەڕەی موامەرە و تەخوین هەیە هەر کاتێک شکست بێنن پەنجە بۆ خیانەت دەبن پەنجە بۆ موامەرە دەبن نەک خۆیان خیانەت بکەن بەڵکو خەڵک بە خیانەتکار تۆمەتبار دەکەن و خەڵکی بە موامەرەتی تۆمەتبار دەکەن بۆیە ئەو بیرۆ ئەو عقلێتی عێراق ئەو عقلێت لەناو عقلێتی سیاسی عێراق
ئەگەر بێت و زاڵ نەبن بەسەر ئەوەی بەتەکید هێزە سیاسێکی عێراق شکستدەنی سیستمی سیاسی عێراق کە سیستمی سیاسی عێراق شکستی هێنا بەتەکید سەرکردە ئەگە هەر لەسەر بەرنامەکە بەرنامی کابینەی ئەم حکوومەتە ئەنی هێڵی گشتی دیاری کردووە کە کار لەسەر چی ئەکا قۆناغەکە چۆن ئەبێر بە حکومی کە تو ئاماژت پێدا نەیە کاتیە نا انتخاباتی پێشوەختەژەکەن بەڵکو تا دەوری داهات و ئەڕۆن خۆی بەرنامە ینی ئەگەر ئەمە دیراسی باردۆخی عێراق بکەین هیچ بەرنامەی نووسرا و ناتوانانی لە عێراق سیستەمێک جێبەجێ بکە بەڵام پلانی عێراق ئەگەر بێت و دیراسە بکرێ ئەو پلانانە ببن بە ئاراستی ئەوە دابڕۆن کە چۆن دیراسی قۆناغ بە قۆناغی عێراقن عێراق دەبی قۆناغی بۆ دروست بکرێ یعنی چارەسەری گرفت و چێش و قێرانەکانی عێراق بە بەرنامە جێبەجێ ناکرێت ڕاستە بەرنامەکان گرنگ کرد بەڵام هەموو ئەو بەرنامەی کە لە کابینەکەی کازمین پێش ئەوە لە ئەوەی کاک عەدنان زولفی دروستی کردنەوە پێش ئەوە محەممەد تۆفیق عەلاوی دروستی کردنەوە بگەڕێ هەموو کابینەکانی ڕابردوو هەمان بەرنامە پێش و پاش پێکراینە یعنی کۆمەڵێک ئەو باسکردن بەڵام ڕێزبەندی بابەتەکان یعنی ئەولەویەتی کاروباری عێراق ئێستا جیاوازن ئێستا ئەولەویەت ئێستا گەر قۆناغی ئەوڕۆ باسکەین ئەولەویەتی عێراق دوو بابەتن ئابووری تەندروستی دوجار دەگەڕێنەوە سەر کێشە سیاسەکە ئەگەر چارەسەر نەبی ناتوانانی ئابووری و تەندروستەکەش چارەسەر بکە بۆیە لە عێراق گرفتە سیاسەکە لە بەردەم هەموو گرفتە و قەرانەکانی تردا هەیە عێراق ڕۆژ بە ڕۆژ بابەتی تازە دێتە بەردەم میدیا و بەردەم لایەنگران و تابعانی سیاسەتی عێراق سیاسەتی عێراق ناجێگیرە وەکو باسم کرد دەبێ ئەمە لە عێراق بیر لەوە بکەینەوە کە چۆن عێراق لەو قەرانە دەرباز بێ وەکو باسم کرد لە ڕابردوو سەرکردە سیاسەکان ئەگەر پشتیوانی کازمی بکەن لە تێپەڕاندن و لە پشتیوانی کابینەکەی بەتاکید لەولادەتان لەگەڵ کورد چارەسەری گرفتەکانیان بکەن لە هەمان کات دەتوانن لەگەڵ سونە کە دوو بەرن ئەوان چارەسەری گرفتەکانیان بکەن بەڵام بابەتەکە لە خودی کازمی و کابینەکەی گەورەتر نیە لە عێراقدا تەنانەت ئەگەر کورد پشتیوانیشی کرد لە هەنگاوی یەکەمدا بەڵام تا ئێستا بەڕاستی نەوان بینیوە کورد و کازمی پێکەوە کۆ ببنەوە طبیعەتی کازمی بە حکمی ئەوەی سەرۆکی دەستگایەکی نهێنی بووە خصلەتی ئەو کەسایەتی کازمی خصلەتێکی هەواڵگریە گفتوگۆکانیشی هەر بەنهێنی ماوەتەوە گفتوگانی لەگەر کۆمەڵک ئەوە هێزە سیاسەکان کردی لەگەڵ کورد کردوێتی لەگەڵ سونە کردوێتی لەگەڵ شیعەشا کردوێتی بەڵام ئەو بە حکمی تەجروبەی عەدنان زولفی و محەممەد تۆفیق عەلاوی و عادل عەبدولمەهدیش دەیزانی کە کێشە و گرفتەکان لای هێزە سیاسە شیعەکانە لە دوانی سەرکردە سیاسە کوردەکانیش کە من پێم وایە هەڵەیەکی گەورە بوو کردیان لە ڕابردوو هەمان لە دوانی سونەکانیش وای لە کازمی کرد کە بیر لەوە بکاتەوە متمانەی ماڵی شیعە بەدەستبێنێ تا بتوانی تێپەڕی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئێمە زۆر جار باسمان کرد سەرکردە سیاسە سونەکان و کوردوانینێکی ڕاستتر نییە چونکە دوای ئەوەش ماڵی شیعە خۆیان ئاماژان بۆ داکە ئەوان لە تێپەڕاندنی حکوومەتەکە خۆیان گرفتیان هەیە کێشان لەگەڵ کورد و سونەیان نیە ناکرێت بەڕەهایی ئەمە پشتیوانی ئەو بابەتە بکەین ڕاستە خۆ ئێمە لە ڕووی مەبدەئیەوە کەس باز لەوە ناکە دەبێ ماڵی شیعە ناکۆک بێ تا سەرۆک وەزیرانشی ناکۆکمان بۆ دروست بێ لە ڕووی مەبدەئیەوە ئێمە لەگەڵ ئەوەین سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە ماڵی شیعەوە دەربچێ واقعی سیاسی عێراق ئاوایە سەرکەوتوو نابێ 160 ئەندامیان هەیە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەتوانن سەروی 160 ئەندامیان هەیە لە ئەنجومەنەکان بێجگەلەوەی هاوپەیمانەتیان لەگەڵ کۆمەڵێک لیست و قوارەی تردا هەیە ناکرێت سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەو ماڵەدا نەبێ بەڵام ناکرێت بەو ڕەهاییە بەر لەوەی دەست بە گفتوگۆ بکە بەر لەوەی دەست بە دانیشتن کە لەگە هێزە سیاسیەکان بەر لەوەی بەرنامەکەی دیار بێ بەر لەوەی کابینەکەی دیار بێ بەڕهای پشتیوانی ڕاستپاردن و تێپەڕاندنی بکەین یعنی زۆر دوور ڕۆیشتن ئێمە باسمان لەوە کرد کە هەموو بابەتەکان چارەسەر کراون بەر لە ڕاستپاردنی لە دوای ڕاستپاردنیش دیسانەکە بە هەمان شێوە ئەوەی گرەو لەسەر سەرکەوتنی کازمی دەبێ ئەمن پێم وایە گرەو لەسەر سەرکەوتنی کازمی گرەو لەسەر ئەوەی ماڵی شیعە زۆرینەی ماڵی شیعە کە باز لەوە دەکەم دوو هێزی سەرچین کە ئێتلافی سائیرونن لەگەڵ فتح و سائیرون ئەوانە کۆڵەکەی ماڵی شیعەن بە هەردووکیان نزیکەی 100 ئەندامیان هەیە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و سیاسەتی سەربازی و ئەمنی و ئابووری عێراقیش لەنا ئەو دوو هێزەوە دروست دەبێت ناکرێ ئەوان ڕازی نەبن لەسەر سەرۆکی ئەنجومەنی وەزیران و کورد و سونە ڕازی بێ دەکرێت ئەو دوو هێزە ڕازی بێ کورد و سونەش ڕازی بێ پێم وایە بەیانیش ئەو سیناریۆ دووبارە دەبێتەوە تا هەڵبژاردننی داهاتوو تا قوارەی نوێ لە هەڵبژاردننی داهاتوو ئەو سیناریۆ بەردەوام دەبێت ئەو سیناریۆی فتح و سائیرون لەگەڵ یەکێتی و پارتی و لەگەڵ حەلبوسی ینی ئەو پێنج ڕەکیزە ئەو سیاستە بەردەوام دێت ئەوانی تر دەمێنێتەوە سەر شێوەی مانۆری سیاسی لە بینی فتح و سائیرون و یەکێتی و پارتی و تلافەکەی حەلبوسی کە ئەتلافی تەحالوفی قوەی وەتەنی ینی ئەوانە ئەو پێنج ڕەکیزێ ئەوان دەبنە بنەمایەک بۆ سەرکەوتنی ئەو حکومەتە و شکستنی ئەو حکومەتە ئەگەر
نزیک بوونەوە و ڕێککەوتن دروست بوو لە بینی هەولێر و بەغدا لە هەمان کات ئەگەر ئەو نزیک بوونەوە دروست نەبوو چارەسەری گرفتەکان نەکرا لە بینی هەولێر و بەغدا بەتەکی ڕنگدانەوەی نێگەتیفی دروست دەبێتەوە لەسەر حکوومەتەکەی کازم لەلایەن کوردەوە بەڵام ئەوان بەردەوام دەبن لە تێپەڕاندنی ئەمن پێم وایە ئەگەر چارەسەری گرفتە سیاسەکانی عێراق بکرێ بۆ کوردیش ئاسانتر دەبێت گفتوگۆ لەگەڵ هێزێکی سیاسیە گرتوو بکەی لە عێراق ما بۆ پشتیوانی محەممەد تۆفیق عەلاویمان نەکرد بۆیە بۆمان دیار نەبوو کام هێزی سیاسی لە پشت محەممەد تۆفیق عەلاوی بە زانیاری دەمانزانی چێ لە پشت محەممەد تۆفیق عەلاوی بەڵام نەمان دەزانی محەممەد تۆفیق عەلاوی هێزێکی سیاسی لە ئەنجومەنی عێراق بە ئاشکرا بڵێ ئەمن پشتیوانی محەممەد خانم لەوێ ئەمە دوجار لەگەڵ ئەو بکەین بۆیە ئەو بەو ئاراستەیەدا دەڕوە سیستەمی سیاسی عێراق عێراقیش وەکو باسم کردستانەکە دێڵێمەوە کەس ناتوانانی بیر لەوە بکاتەوە بیانی لە عێراق سوڕ دەدا بەڕێز محمود خۆشناو چاودێری سیاسی سوپاس کە لەگەڵمان سپاس بۆ ئێوە سپاس بۆ بینانیش ئێوەش خواتان لەگەڵ